بیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردام کوتا بیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردام لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە فێرخوازانی گوڵ سڵاو هاتمە وڵاتان بە بابەتێکی تر کە کۆتا بابەتی وەرزی دووەمە. پێش ئەوەی بینە سەر بابەتی نوێ با پێداچوونەوەیەک بە بابەتی پێشووتر بکەین. بابەتی پێشووترمان هۆنراوەیەک بوو بە ناوی کوردستانمان شیرینە. زانیمان کوردستان کوێیە؟ کوردستان ئەو خاکە جوانەیە، ئەو نیشتیمانە جوانەیە کە ئێستا ئێمە لەسەری دەژین. دانیشتوانی زۆربەی کوردن وە هەروەها جگە لە کوردیش نەتەوەی کەشی تێدایە، عەرەب و تورکمان و زۆری تریش. ئاڵای تایبەت بە خۆمان هەیە و هەروەها شێوەزاری جیاجیاشی تێدایە و شێوەزارەکان وەکو باسم کرد کوتم شێوەزاری هەولێر و سلێمانی و دهۆک و کەرکووک و پارێزگاکانیش ئەوانەی کە ئێستا کوتم ئەوانە پارێزگاکان بوون، هەولێر و دهۆک و سلێمانی و کەرکووک. ئەو بابەتە کۆتایی هات زانیمان چی و چۆنە. با بینە سەر بابەتیشی نوێ ئەویش بە ناوی پەزە. ئەو جارە لەسەر کتێبەکە بۆتان دەخوێنمەوە، پەرتووکەکانتان بکەنەوە لاپەڕە ساڵ تکایە لەگەڵ من بن. فەرموون با دەستێ بکەین گوڵەکان. پەس لالە شاسوار باخەوانی چاکە حەز لە دار و درەخت دەکات لە باخەکەیدا هەموو جۆرە داری میوەیەک هەیە. ڕۆژێک دوومەڕ لە مەڕەکانی کاک ڕۆستەم هاتبوونە ناو باخەکەی لالە شاسوار و زیانیان بە باخەکە گەیاندبوو. لالە شاسوار بەما تووڕە بوو، چوو گازاندەی لە کاک ڕۆستەم کرد و پێی گوت من نازانم ئەم پەزانەی تۆ سوودیان چییە، بۆ وازیان لێ ناهێنیت؟ بۆ ناییت وەکو من ببیت بە باخەوان هەمیشە لە نێو گوڵ و چیمەن و دارستاندا بژیت و کام میوەی خۆشە بیخۆیت. کاک ڕۆستەم وەڵامی دایەوە لالۆ شاسوار پەزەکانی من ئەگەر سوودیان لە درەختەکانی تۆ زیاتر نەبێت کەمتر نییە، با پێت بڵێم مەڕەکەی من دەزێت بەرخێ یادوانی دەبێت، شیری هەیە دەیدۆشین لە شیرەکەی ماست، فرۆ، پەنیر، فەریکەڕۆن، شیرێش، کەشک گەلێک شتیری دروست دەکەیت. هەموو ساڵێک مەڕەکانم بەجە و دەبڕمەوە و لە خوریەکانیان ئەم شتانە دروست دەکرێت. جلوبەرێک وەک فەرەنجی و پەستک، گۆرەوی، لەبک و پوزەوانە، هەروەها بەرماڵ و جاجم و بەڕە و مافور، تێڕ و گەلێک پێویستی دیکەی ناوماڵ. ئەگەر حەزمان لە گۆشت کرد سەری دەبڕین و جگە لە گۆشت سەر و پێ و سی و زەرگەکەشی دەخۆیت. اینجا پێستەکەی دەکەین بە مەشکە و کوندە و هەمبانە، دەهۆڵ و دەف و قاش و قڕۆش، زینی وڵاغیشی لێ دەکرێت. کەواتە پەزەکانی من بێسوود نین و بەکەڵکن. لالە شاسوار پێکەنی و گوتی باشە کاک ڕۆستەم ئەوازانیم پەس سوودی زۆرە، بەڵام مەهێڵە بزە ناو باخەکەی منەوە. کاک ڕۆستەم لە وەڵامدا گوتی وەی بەسەر هەردوو چاوم. وەرنە سەر واتای وشەکان گوڵە جوانەکان. واتای وشەکان وشە واتە پەس مەڕ، گازاندا گلەیی، جە و قەلەق، مەقەستی مەڕ بڕینەوە. پەس بازانین ئەو بابەتە بازە چ دەکات؟ باسی مەڕ دەکات. لالە شاسوار باخەوانە و هەروەها کاک ڕۆستەمیش شوانە. لالە شاسوار لە باخەکەیدا کۆمەڵێک دار و درەخت و شتی جوانی چاندووە، شتی بەسوودی چاندووە. ڕۆژێک لە ڕۆژان یەک دوو مەڕ لە مەڕەکانی کاک ڕۆستەم دێن چ دەکەن؟ باخەکەی وێران دەکەن، دەست دەکەن بە لێکردنەوەی لق و پۆپەکانی
باخەکەی لالە شاسوار. لالە شاسواریش گلەی و گازەندەی خۆی ناڕەزایی خۆی دەردەبڕێ، دەڵێ ئەو مەڕانەت بۆچی ویان لەو باخەم کردووە. ئەگەر بەپێی وێنەکە سەیرەکەین جوانتر دێتە ناو مێشکمان. کاتێک گلەی و گازندەکەی خۆی دەگەیەنێ بە لالە شاسوار دەڵێ لالە شاسوار بە کاگڕۆستەم دەڵێ بەزانم ئەو بەزانی تۆ چ سوودێکیان هەیە، وەرە وەک من بۆ خۆت گوڵ و باخ و دار و درەخت بچێنە. کاگڕۆستەمیش پێی دەڵێ چۆن سوودیان نییە، با پێت بڵێم ئەو مەڕانەی من چ سوودێکیان هەیە. ئەو مەڕانەی من سوودێکی یەکجار زۆریان هەیە، سوود لە ماست و شیر و پەنیر و گۆشتەکە و پێستەکەی وەردەگرین و هەروەها لە پێستەکەی کۆمەڵێک شت دروست دەکەین، دەف و دەهۆڵ و کوندە و هەمبانە و ئەو شتانە و هەروەها لە خوریەکەشی جلوبەرێک و لە بکوب و زەوانە و هەروەها فەرەنجی قایش و قڕۆش ئەوانە هیچ بوون، ئەوە هی پێستەکەی بوون. بەڵێ و هەروەها زۆر شتی تریش بەرماڵ و جاجم و لەبک و پوزەوانە کە وەکو پێشترش گوتم ئەوانە لە خۆیەکەی دروست دەکرا. و هەروەها دەڵێ ئەگەر حەزیشمان لە گۆشت بوو دەتوانین گۆشتەکەی بخۆین، سەروپەیەکەشی سوودێکی زۆری هەیە، دەتوانین بیکەین بە جیبە. لێرەدا کە لالە شاسوار سوودەکانی مەڕدەزانێت سوودێکی هەیە، اینجا پەشیمان دەبێتەوە دڵە زۆر ڕاست دەکەی کاگڕۆستەم، بەڵام بازارێکتر مەڕەکانت نێنە ناو باخەکەیمنەوە. ئەویش دەڵێتی وەی بەسەر هەردوو چاوە. گوڵەکان ئەگەر بێت و بێنە سەر کتێبەکە، لە کتێبەکەوە سەیریکەن، لاپەڕە 101 بکەنەوە، لاپەڕە 101 بەڵێ کتێبەکە بکەنەوە، بابزانین هەندێک شتی تێدایە کە لەوانەیە ڕوون نەبێت بۆتان ڕوون دەکەمەوە. لە 101ەوە لە سەرەتاوە دەیخوێنمەوە لەکوێ وەستام ئەوانەی کە ناڕوونن پێتان دەڵێم. دڵە کاگڕۆستەم وەڵامی دایەوە، لالۆ شاسوار پەزەکانی من ئەگەر سوودیان لە درەختەکانی تۆ زیاتر نەبێت کەمتر نییە، با پێت بڵێم مەڕەکەی من دەزێت بەرخەیادوانی دەبێت، شیری هەیە دەیدۆشین، لە شیرەکەی ماست، فرۆ، پەنیر، فەریکەڕۆن، شیرێش کەشت گەلێک شتی دیکە دروست دەکەین. کاتە زانیمان هەمومان دەزانین لە شیرەکەی دروست دەکەین ماست، فرۆ، پەنیر و هەروەها فەریکەڕۆنیش کاتێک کە ماستاو دەژێنی دەتوانانی فەریکەڕۆن و هەروەها شیرێژیش ئەو دۆیە دێنی کە دیکەی بە دۆ ئەو مەشکەی دەژێنی دۆیەکی لەسەر ئاگردا دەنی تۆزێک خەز دەبێتەوە دەبێت بە شیرێش گەلێک شتی دیکە دروست دەکەین. هەموو ساڵێک مەڕەکانم بەجە و دەبڕمەوە مەقەستی مەڕبڕینەوە، ئەو لە واتای وشەکانی ئەو مەقەستەی کە بۆ نمونە ئێمە پرسوشتی پێساک دەکەین، ئەو مەقەستێکە عاید کراوە بە مەڕ، تایبەتە بە مەڕ، دەڵە بەوانە دەیبڕمەوە. خوریەکەشی زۆر سوودی هەیە، تەماشایکە جلوبەرێک فەرەنجی و پەستەک. فەرەنجی ئەو هێلەگەیە کاتێک ها تۆزێک شانێکی قیت بۆتەوە لەولای هێلەگێکە تۆزێک قۆڵێکی هەیە، قۆڵێکی کەمی هەیە. پەستەکیش عینەشت هەر هێلەگە بەڵام شانەکەی تەبترە. گۆرەویش هەمومان دەزانین گۆرەوی ئەوەی لە پێی دەکەین گۆریەیە. لەپک واتە دەستکێش و هەروەها پوزەوانش وەکو گۆرەوی وایە، بەڵام ئەو سەری کراوەیە، زیاتر پێشمەرگەکان جاران بەکاریان دەهێنا بۆ سەرمای زستان. و هەروەها بەرماڵ دووگورت، ئێوە دەڵێن دووگورت هێندێکتان، و هەروەها جاجم، ئەو جاجمەش ئەوە دیارم بە سپانسیاوی ڕادەخرێت و لە کوردەواری بەکاردێ، بەڕە و مافور و ئەو شتانەش تێڕ و گەلێک شتی دیکە. بەستی لە تێر لێرەدا هەمبانەیەکی گەورەیە لە پشتی سوار دەبەسێ و کۆمەڵی خواردنوشتی تێدەکرێت. و هەروەها ئەگەر حەزمان لە گۆشت بوو سەری دەبڕێن و چکە لە گۆشت سەر و پێ و سی و جەرگەکەشی دەخۆین، کاتە سوودێکی یەکجار زۆری هەیە. ئەو باسی ئەوە بوو کە لە خوریەکەی چ دروست دەکەین. بینە سەر پێستەکەی مەشکە و کوندە و هەمبانە، دەهۆڵ و دەف و قایش قڕۆش و زینی وڵاغیشی لێ دەکرێت. لەگەڵ دەستی من بینوسن ئەو شانەی ناڕوونن تکایە قەڵەمێک بەدەست بگرن بینوسن. مەچکە ماستاوی تێدەکرێت و دەژەنرێت. جا دۆی لێ دروست دەکرێت، فەریکەڕۆن لێ دروست دەکرێت، لەو دۆیشەوە دەتوانین شیرێژ و ئەو شتانە دروستکەین. بۆ هاوینان بەڕاستی زۆر خۆشە دۆ. بەڵێ کوندە بۆ ئاو بەکاردەهات، شتێک بوو هەر لە پێستی مەڕەکە دروستیان دەکرد، ئاو تۆزێک لە قوشتەکەشی هەبوون، ئاویان تێدەکرد و
ئاویان پێدەنا بۆ ملەکانی ئۆشتانە خاستان جاران ئەوانەی لە گوندوشتی شتیوا ژیاون ئێستاش لەوانەیە بەکاربێت بەڵێ هەم بانە خواردن دەخلودانی تێکرا خواردنی چی دەکرا بۆ وەرزیستان هەڵیان دەگرت و دواتر بەکاریان دەهێنا لە وەرزەکانی کەدا دەفیش ئەوە دیارە دەف زۆرجار لە هینەکاندا سرودەکاندا تێدا قایش قڕۆش زینی وڵاغش قایش قڕۆشەکە مەبەستی ئەوەیە لە دەمی ئەسب دەکرێت هەروەها کە لە دەمی ئەسب کرا پەتێکی پێوە دەخرێت کە پەتەکەی پێوەخرا چی لێ دەکرێت ئەگەر بهینە پێش چای خۆمان ئەوجا ئەسپەکەی پێ ڕادەکێشرێت لێرەدا زانیمان سوودی مەڕ چییە و هەروەها بێگومان لە تەک سوودی مەڕیش بێگومان بایەخی دار و درەختیش ئەویش سوودێکی یەکجار زۆری هەیە ئەگەر بێت و بینە سەر پوختەی باسەکەمان ئەو باسەمان ئاژەڵداری ژیانی لادێنشینەکانی لەسەرە لادەیەکان زیاتر بە ژیانی ئاژەڵداری و باخ و باخاتەوە خەریکن و هەروەها سوودی پەزیش چکە کە باسی پەز دەکەین و باسی بەڵێ کە باسی پەس و باسی و هەروەها دار و درەختیش دەکەین هیچیان سوودیان لە هیچیان کەمتر نییە بەڵێ پێویستە باغ بەکەرتی ئاژەڵداری و دار و درەخت لە کوردستاندا بدرێت زیاتر وەکو کوتم گوندنشینەکان ئەو بایەخەیان زیاترە گوڵەکانم بۆرنە سەر ڕاهێنانەکە باشی کاری بکەین وەڵامی ئەم پرسیارانە بدەرەوە بۆچی لالە شاسوار تووڕەبوو کە کوتمان لالە شاسوار چیە باخەوانە بۆ تووڕەبوو چونکە مەڕەکانی کاک ڕۆستەم هاتبوونە ناو باخەکەی چونکە مەڕەکانی کاک ڕۆستەم هاتبوونە ناو باخەکەی دوو لە کۆتایی گفتوگۆ کاک ڕۆستەم بەڵێنی چی بەلە لە شاسواردا کاک ڕۆستەم کە کوتمان شوانەکە بوو خاوەنی پەزەکان بوو مەڕەکان بوو بەڵێنیدا چیتر مەڕەکانی نزیک باخەکەی لالۆ شاسوار نەکەون بەڵێ پێستی مەڕووماڵات سێم دەڵێ پێستی مەڕووماڵات بۆچی بەکاردێ پێستەکەی بۆچی بەکاردێ دەف و دەهۆڵ و زۆر شتە دەتوانین هێندێکیان بنووسین دەف و دەهۆڵ و مەشکە و کوندە و هەم بانە ئەوانەشم بۆ ڕوونکردنەوە کە چین دەفەکە و دەهۆڵەکە ئەوە دیارە مەشکەکەش کوتمان زیاتر چی دەکرێت ماستا و ئەوەش بۆ ئاو و هەروە ئەوەش خواردنی تێدا هەڵدەگیرێت بەڵێ گوڵەکانم ئەوە ڕاهێنانی یەکەم بوو ئێستا ئەوە دەسڕمەوە و دێنە سەر ڕاهێنانی دووەم بەڵێ لێرەدا دەڵێت تەنها بیان ژمێرە سەرنیە بیان نووسی ڕاهێنانی دووەم داوای ئەومانە دەکا ناوی 5 بەرهەمی شیری بژمێرە شیری مەڕ و هەروەها دووەمیش دەڵێ ناوی 5 شت بڵێ کە لە خوری دروست دەکرێن ئەوەیان پێستی مەڕووماڵات بوو ئەوەیان باسی خوریەکەیەتی ناوی 5 بەرهەمی شیری مەڕ بژمێرە لە شیری مەڕ دروست دەکرێن ئەگەر بێت و لەبەر خۆمانەوە ئێمە بژمێرین ماست پەنیر و هەروەها شیرێژ و کەشک و زۆر شتی تریش دەتوانی ئەوانە بنووسین و هەروەها دەڵێ ناوی 5 دروست دەکرێن گۆرەویە لە بکە پوزەوانەیە مافور و بەرماڵ و جاجم و گەلێک شتی دیکای لێ دروست دەکرێن
قوتابیانی خۆشەویست ئەمە کۆتا بابەت بوو لە بابەتەکانی وەرزی دووەم. هیوادارم سوودێکی یەکجار باشتان وەرگرتە بێ و هەروەها لایەنی فێربوون و پەروەردەتان بەرزتر و باشتر بوو بێت و داواکاریشم لە خوای گەورە هەرچی ناخۆشی و نەخۆشیە لەسەرمان لا ببات. گوڵەتوانەکان لێرەدا هاتینە کۆتایی هەموو بابەتەکان. بەخوای گەورەتان دەسپێرم، خوا ئاگاداری هەموو لایەکتان بێت. خواتان لەگەڵ. قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم، قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم، لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم، لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم. ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین، ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین، چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین، چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین. قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە، قوتابخانە ماڵ